خۆشەویستانی کورسات نیوز، خۆشەویستانی دەستگای میدیای کورسات، سڵاوتان لێبێ. بەرنامەیەکی تری هێزی تۆین لە بەغدا پێشکەش دەکەین. ئێمە هەرجارە و لەگەڵ کاندیدێک و ژمارەیەک بەشدار بووی بەرنامەکەمان کاندیدەکە ڕوبەڕووی ئێوە و بەشداربووان دەکەینەوە. بۆچی ئەوێ بڕواتە بەغدا و بۆچی خۆی کاندید کردووە و ئەوێ چیمان بۆ بکە؟ میوانی ئەمڕۆی بەرنامەکەمان کەسێکەکە لە نەهامەتیەکانی کوردستاندا لەو تراژیدیانەی بەسەر کووردا هاتووە پشتی شێری بەرکەوتووە. ئەو تاقانەی شیمیابارانی هەڵەبجێ، ئەو 22 کەس لە کەسوکاری شەهید بوون. ئاراس عابد کاندیدی ژمارە 22 با بفەرمێت. کاگاراس تاقانە سالاکوان کەسێکی دڵسۆز، کەسێکی تێکۆشەر. بەخێر بێت. ئەمە کاک بفەرمونون، سوپاسانەکەم. ئەمە کاک ئاراس عابدە، کاک ئاراس عابد کاندیدی لیستی 222 خۆشی ژمارە 22 چیرۆکی 22 لەگەڵ کاک ئاراس هەر لە سەرەتاوە باسەکەین. دوایی ئێوەش ئەبن بە پێشکەشکاری بەرنامە. کاک ئاراس فەرموو. دووبارە سوپاسان. سپاس. خێر بێ. سپاس دەکەم عەزیزی من. هەندێک پرسیاری سادە لێ بکەین. بۆ خۆت کاندید کرد؟ بە ناوی خوا سپاس بۆ بەڕێستان. سپاس بۆ بەڕێستان. دیارە من دوای تاوانی کیمیابارانی هەڵەبجە خوای گەورەی هێشتومێتەوە بۆی شاید حاڵم لەسەرەوەی چی بەسەر خێزانەکەم هاتووە، چی بەسەر کەسوکارەکەم هاتووە، چی بەسەر گەلی کورد و هەڵەبجە و ئەنفال و جینۆساید کراوەکان هاتووە. ئەوەی لە ڕابردوو تێبینیم کردووە هەنگاوی باش نەراوە بۆ مەسەلەی دۆسیەی کورد، بەڵام پێم باش بوو ئەم جارە وەکو ڕزگاربوویەک وەکو تاقانەیەک خۆم بەشداری لەوە بکەم کە داکۆکێکی سەرسەخت لەو مافانە بکەم کە سنوورەکەم پارێزگاکەم کە سلێمانی پێویستێتی. باشە خۆ هەر بە ڕێگەی بەغداوە بوویت پێشتریش. ئێستا ئەتەوێت لە چوارچێوەی ئەنجومەنی نوێنەرانە ئەگەر متمانەی خەڵکت بەدەستێنا چی بکەیت؟ ینی چی تەواو بکەیت لەگەڵ هاوڕەکانتە؟ من تەمەنی مناڵیم بەڕاستی پڕ لە نەهامەتی بەردەسەر. هەکبەی سەرشانم زۆر پڕ لە ئازارە. لەوە چێ ئەگەر خەڵکی قوربانیەکی یابێت من دەیان قوربانی ماوە. خەڵکێک ئەگەر ماڵە باوانیشی مابێ من ماڵە باوانیشم نەماوە، ماڵە خاڵۆکانیشم نەماوە، ماڵە ئەوانەی کە کەسی شیرینن لە خوشک و برا و دایک و باوک نەماوە. لەوەتەی جەنابی مام لە بەغایە من هاتوچۆی بەغاکەم و بانگێش دەکرێمەوێ بۆ میوانداری بۆ بینینی بەرپرسەکان بۆ مەسلەی گەیاندنی دۆسی کیمیابارانی هەڵەبجە و ئەنفال کراوان و جینۆساید کراوانی گەلی کورد بۆ بەغدا. ئەو تەمەنەی کە ماوەمە هیوادارم ئەوەتە خوازم بتوانم بەردێ بخەمە سەر بەردێک لە پاڵ ئەو ئەندام پەرلەمانانەی ڕابردوو کە هەنگاویان بۆ ناوە. لە دۆسی دادگایکردنی سەدا حوسێنە ڕۆڵتان چی بوو؟ من یەکێ بووم لەو کەسانەی کە بۆ مێژوێ ئەڵم سەدام حوسێنم بینیوە لە ناو دادگا و تەنانەت پێم وت منی ئەعدام تەکەم تا ئەو کات. بە سەدامت وت؟ پێم وت من حکمی ئەعدامەکەت کە درا منی ئەعدام تەکەم. لە دادگایکردنەکەی عەلی حەسەن مەجید و سەرانی ڕژێمی بەعەس من ئەو کاتە لێپرسراوی ڕێکخراوی کۆمەڵی قوربانیانی کیمیابارانی هەڵەبجە بووم و بەڕێوەبەری مناڵپارێزی کوردستان بووم کە ئێستا 33 ساڵە من بەڕێوەبەری ئەو ئۆفیسم. پێم خۆش بوو لە دادگایکردنەکە یەکێ بم لەوانەیە کە زۆرترین بەڵگەم کۆکردبوویەوە بە حکمیەوەی کە نوێنەرایەتی قوربانیان بەکرد. هەندێک بەڵگە هەبوو کە مێژووی لە ناو هەڵەبجە کە بردمە ناو دادگا هەم دادگا هەم تاوانبارەکان خۆیان عەلی حەسەن مەجیدوان 2 ساعت و 20 دقیقە من باسی ئەو نەهامەتیم کرد کە بەسەر گەلی کورد و بەسەر هەڵەبجە هاتووە و کەسیان ڕوبەڕووی و تاوانبارانە کەسیان نەیانتوانین دووکۆڵی لەو تاوانە بکەن کە دەرەق بە گەلی کورد کردیانە لە نێویشیانە هەڵەبجە. بۆیە خۆشبەختانە لە ئاخری دەرەنجامەکە دادگا گەشتە بڕیارێک هەرچەنە لە سەرەتاوە بە دڵی منی تاقانە نەبوو، بەڵام حکمێک درا کە لەسەر یەکێ لە دۆسیەکانی گەلی کورد بوو. بەڵێ کاگاراس
کاندیدی ژمارە 22 ژمارە 22 لە ژیانی تۆدا چییە؟ ینی چیرۆکی ژمارە 22 چییە لە ژیانی تۆیە؟ منەو ڕۆژەی کە سوکارەکەم شەید بوون لەناو خاکی ئێرانە ئەگەڕام کەسێک بوو بە شوێن کە سوکارەکەمە ئەگەڕام کە ئەگەر دروستکاییەک هەبێ خزمێکم بدۆزمەوە لە دوای کیمیابارانی هەڵەبجە بۆ کە سوکار لێرە بۆ خزمی دووەم کەسی دووەم ماڵە خاڵەکانی ترم من عاشرەتێکی زۆر گەورەی هەڵەبجەم لە پشتە هەم ئەبابێ لێ هەم هەورابی ئاوەتە خواز بوویەکە لە هەرچەنە خەڵکەکە هەمووی بوو بە خزم و کە سوکار بەڵام بۆ من پێویستیم بەوە هەبوو لانکەیەک چکە و کاتە تەمەنم 18 ساڵان بوو پێویستیم بە لانکەیەکە بوو خۆم خەمە باوشی کە دەستی خزمایەتی بێ لەسەر دەستم نووسیم من خاوەن 22 شەیدم دوایەوە کەست نەدۆزیەوە بەڵێ بەڵێ نووسیم خاوەن 22 ماوە ئێستا لەسەر دەستا من ئەمە لە تقریبا مانگی 6 هەشتاوەش لەسەر دەستم نووسیمە 22 شەیدم هەیە ئەمە تەسەوڕمە کرد کە شتێک ڕووەیە بەزەمە بۆی مێژوو بزانن کە من خاوەنی 22 قوربانیم ئەمە بەس بۆ ئەوە ئەوە ئەو چیرۆکە ئەو کاتە نووسیت کە زانیت کەست نەماوە کەسم نەماوە بێنە بە چاوی خۆت کاکزانە تۆ نیو سعات پێشەوە لەگەڵ حەو خوشک سێبرا دایک باوک نەنک خاڵ دانیشیت سوعبەت بکەیت کێشمە کێش بۆی کە چۆنە مناڵە بچکۆلانانە ڕزگار کەین مناڵی بچکۆلانەمانە بوو 6 مانگان بوو لەوەنی برام شتەمەنی 6 مانگان بوو دایکم ئافرەتێکی جوان بوو مەشهور بوو لە هەموو هەڵەبجەوە هەورامانە بۆ جوانی باوکم پیاوێکی کرێکار بووە کە ئێمەی بەدەستەکانی پەروەردەکردنی هێڵاو احتیاجی هیچ بین دانیشی لە ناو خێزانێکە دوای نیو ساعت کیمیایی بۆ شێنرێت لە بینی دوو خان و بۆ دوو کۆڵان ڕام کردو بە شوێن مناڵێکی خۆمانە بێمەوە ماڵەوە ئەو سفرەی کە ئەوان دایان خستووە کەس نەماوە لەسەر سفرەکە هەمووی کەوتووە ئەم تراژیدیات بینیوە ئەو دڵپڕیەتی ئەو بیرکەوتنەوەی ئەو کاتانەیە من پێشەکی هاتمە ژوور و چاوم بەو هەندێک لەو خوشک و برایانە کەوت یادگاری خوشک نابڕێتەوە یادگاری برا نابڕێتەوە هەموو تەمەنمەیە بە یەک ماچی دایکم هەموو تەمەنم ئازارێکە لەسەر شانمە تا ئەو ڕۆژەی ئەمرم بیر لە هەموو تاک بە تاکییانەکەم و مناڵەگە چێتە قوتابخانە من بیری خوشکە بچکۆلانەکانە بکەم تەلەبەیەکی ئامادەیە بینم براکەمە بیرەکەوێتە باوکم لە فەرمانگەی کارەبا بۆ کە کرێکارێکی کارەبایە بینم پەیژەکەی باوک سەرشانی باوکم بیرەکەوێتەوە ئافرەتێک کە بینم کە چەندە جوان و شۆخوشەنگ و جلی کوردی لە بەرامبەر دایکمەکەوێتەوە دایە گەورەم خاڵۆکانی ترم مناڵەکانی خاڵۆم هەموو ئازارانە کاک ئاراس عابدیان دروست نەکردووە پەروەردەیان کردم قوتابخانەیە بوو کە بتوانم وەکۆی کە خۆم بە تەنیا ماومەتەوە داکۆکی بکەم لەو کەیسەی لەو ئازارێ لە سەرشانمە بیگەێنم بە هەموو دنیای ڕابگەێنم کە سەدام حوسێن چ تاوانبارێکە و چی بەرامبەر بەگەلی کورد شێر کۆبێکە دەڵێ هەڵەبجە ئەچێ بۆ بەغدا ئەم جارە کە ئاراس عابد ئەچێ بۆ بەغدا چییەکە ئەم ئازارانەی خۆی کە دڵی هەمومانت پڕ کرد یاخوا دڵی کەس پڕ نەبێت من داوای لێبردن لە هەموو تاکێکەکەم ئێمە شەهیدەکانت تاجی سەرمانن حەسرەتەکە زۆر ئازار کاک ئاراس بە چالاکیەکانت بە ڕابردووت من خوای گەورەی هەشتوو بێتەوە شاید حاڵ بم سەربەرزیە بۆ من وەکو قوربانیە وەکو خاوەن زۆرترین قوربانی یەکێتی نیشتیمانی کوردستان منی کاندید کردووە ئەمێ کەسێک بم لە ئاستی ئەو گەورەی ئەو تاوانا بم بە هەموو دنیای بسەلمێنم لە ناو پەرلەمانە ئەگەر خوا پشتیوان بێ خوا ڕەزامەندی لەسەر بێ بچمە ناو پەرلەمان ئەو هەگبەی سەرشانم بە هەموو لایەکی ڕابگەێنم ئێستا من ترسێکم لە ڕابردی لێ دروست بووە جیلێک هاتۆتە ناو پەرلەمان نەباوەڕی بە نەتەوایەتی گەلی کورد هەیە نەباوەڕی بە قوربانیەکانی کورد هەیە نەباوەڕی بەوە هەیە کە ڕابردووی کورد چۆنە و چ نەهامەتێکی بەسەرا هاتووە لەبەرەوە ئەمەوێت داکۆکی سەرسەخت بکەم و نامەوێت شەرمەند بم لەبەر دەمی ئەوانەی کە بیانەوێ ڕوبەڕووی گەلی کورد بووە ئازاری تاقانەکان و کە سوکاری کیمیاباران و ئەنفال هەمووی ببیتە ئەوێ من جارێکتر دوبارەیەکەمە بەڵێنم بەخوایەوە ئەگەر دەربچم بچمە پەرلەمان منە ماڵە شەهیدێکی داعش منە ماڵە شەهیدێکی کیمیاباران یەکێکی ئەنفال بنیم کەمەندامێکی سەنگەر کەمەندامێکی دوو گەنجی کچووکڕ ئەوانەی کە ئەعدام کراون لە ناو شاری سلێمانی و شوێنەکانی تر کە
ئەگەر هەچکە سێری سلێمانی بکە بڕوا سێری ئەنفالەکە و ئەم دەسوورەکە بکاتە زانێ مێژووی پڕنەهامەتی ساڵانی ڕابردووی سلێمانی چۆن بووە لەگەڵ خۆمەبیان بەمە ناو پەرلەمان پێی بڵێم ئەمە نمونەیەکی بچکۆلانەیە کە ئاوێنەی ئەو تاوانەیە کە ڕژەمەیەک لە دوایەکەکان بەرامبەر بە گەلی کوردیان کردووە لەبەرەوە ئەمەوێت شەرمن نەبم لەو داواکاریانە مافە وەری گرمەوە شەرمنانە مامەڵە کراوە ڕێز لە داخوازیەکانی گەلی کورد نەگیراوە حکوومەتی عێراقی ئامادەی تایە داوای قەرەوەی زیانەما دیێگانی کۆیت بکاتەوە لەسەر قوتی گەلانی عێراق قەرەوەی زیانەما گیانەکانی هەموو باشووری عێراقی کردوێتەوە بەستا ئەم لە حەزەی کە من قسە لەگەڵ جەنابتانەکەم لە ناو بینای پەرلەمان لە پێنج کۆبوونەوەی ڕابردووە کە کراوە سەردانی هەر پێنج وەژبە کۆپەرلەمانەکەم کردووە ئامادەنین قەرەوەی زیانەما گیانەکانی گەلی کورد بکەنەوە باشە کاگاراز دەرچووە سوێندی یاسایی خواردووە یەکەم جەلسێ و ڕێگە درێ بۆ نمونە جەلسەیەکی ئازادە دانیشتێکی ئازادە ئەمە سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراقە یەکەم جار کە مایکەکەیان بۆ کردیتەوە چی پێ ئەڵێ پێی دەڵێ بەڵام سەرۆکی پەرلەمان جەنابەت لەسەر خوێنی قوربانیەکانی گەلی کورد دانیشتویت لە ناویشیانە هەڵەبجە و ئەنفال ئاعدامکراوەکان پێشمەرگە دەبێ مافی ئەو گەلە بدرێت دەست خۆش ئێستا پێم خۆش ئێوە ببنە پێشکەشکار ئێوە بەشدار بن چێتانە گەر قسەیەکی هەیە لەسەر لیستی 222 لەسەر خودی کاگاراز ئەگەر قسەکانی گەیشت بێ فەرمون کاکتێنە فەرمو مایکەکە لەوێ هەیە گفتوگۆی زیاتر بکەن دوای پرسیارتان بۆ دروست بێ باش ئەمە گەر ئێمە پێویستمان بەوەیە کاک ئاراس لە بەغدا کوردستانیانە بیر بکەینەوە مەسەلەن وەختێک کە تۆ ئەڕۆی یان وەختێک کە بیری خۆتە خەیتەوە کە سەدام حوسێن یان عەلی حەسەن مەجید گۆڕ بە گۆڕ ئەم خەڵکانیان چیمیاباران کرد هەڵەبجەیان چیمیاباران کرد مەسەلەن ناوچەکانی دیکەیان چیمیاباران و ئەنفال کردین نەیان پرسی چه حەزبێکە وایە نەهامەتیەکان بۆ هەموو کورد بووە چەند گرینگە لە ناو ئەنجومەنی نوێنەرانە ئەمە تەوزیف بکرێت ئەگەر ڕاستیەکەی بڵێن هەندێک دۆست هەیە لە ڕابردووە دۆستایەتی گەلی کوردیان کردووە بەڵام کێشە ململانەکانی ئێمە زۆربەی زۆریان لە ناو بەغدایە ئەبێ بەغدا بخینە ناو چەقی ململانەکان وەکو جەنابی مامجەلال ڕابردووە پەیڕەوی کردووە ئێستش کاک پاڤڵ سەرۆکایەتی و حیزبەکەت زۆربەی داخوازی داواکاریەکان بەڕاستی لە ناو بەغدایە بەغدا بێ بکەینە چەقی ململانێ بۆ داواکاری و داخوازیەکان هەندێک کاری پەرلەمانتاری هەیە لەوە چێ هەندێک پەرلەمان لە ڕابردووە تەنها ئیشەکەی ئەوە بووبێت لە ناو پەرلەمان نابێ بەس من خۆم ئامادە کردو بۆ بەشێکی تری پرسیارێک بۆ چوونێک کە هاتە لە ناو بەرنامەکەیە فەرمەوە بە تایبەتیش بەرامبەر بە کاکاراس عابد کە کاندیدی لیستی 222 بە ژمارە 22 و خاوەنی 22 شەهید تاقانەی چیمیاباران بەڵێ سەرەتا بەخێراتنی هەموو میوانە بەڕێزەکانەکەم دەستخۆشی لە جەناب دەکەم بۆ سازانیان بەرنامەیە و دووبارە بەخێراتنی بەڕێز کاک ئاراز دەکەین کە بەڕاستی لەم بەرنامەیە دڵی هەمومانی تەنگ کرد زۆر قورسە زۆر سەختە تو هەموو کەسە ئازیزە دەرەجەیەکان لە دەست بدەیت هیوای تەمەندرێژی بۆ خوازم هیوادارم ئیشەڵا کە چۆ پەرلەمانی عێراق کاندیدێکی بەهێزی سەرسەختی داکۆکی کار بێ لەسەر مافی هەموو چین و توێژەکان هەر لە هەڵەبجە هەتا گاتە بادینان دەستخۆش لێرەشەوە وەک کاندیدێک عەفو وەک کاندێک یەکێتی هەڵبەتە خۆم لە هەڵمەتی بانگەشە و خۆزازدانین ئیشەڵا بە هیوای بتوانین لیستی 22 سەرخەین و هەموو کاندیدا لیستی 222 عەفو کاک ئاراز لە کاگارازیش سەرخەین ئیشەڵا هیوای سەرکەوتن بۆ هەموو لاگە خوازن هیوادارین بە هەمومان لەم هەڵمەتەیە زۆر بە سەربەرزی و ئیشەڵا سەربەرزی ژەبین و ئەشی بینەوە لێرە شۆ چای سەرک با بێڵماجێک هەر بژی بەڕێزێکی تر فەرموو فەرموو بە خێراتنی ئامادەبوانەکەم بە خێراتی میوانە بەڕێزەکەتەکەم ئێستا تۆ پێشکەشکاری من دەمێکە جەنابی کاک ئاراس ئاشنای بووم ئاشنای ئیشەکانی و هەنگاوەکانیم گومان لە جوانی و دڵسۆزی و پیرۆزی ئەرکەکانیان نییە دڵنیام لە بەغدا داکۆکی کاری سەرسەختی مافەکانی گەلی کورد و هەڵەبجەیەکانە بێ سەرکردایەتی یەکێتیش جەنابی سەرۆک باڤڵ
کۆمەڵێ گوڵبژێری جوانی کاندید کردووە ڕازین لە کاندیدەکان وەک گەنج وەکو ئێمە زۆر ڕازیندە و کاندیدە باشانەمان سوپاس بۆ سەرۆکی یەکێتی کە توانێتی ئەو گوڵبژێرە جوانە پێشکەشی ئێمە بکە. چی بە هاوڕێ و گەنجان ئەڵێ بە هاوڕێکانت ئەڵێ کە بۆ لیستی 222 بۆ ئەو دەنگدانە داوا لە هەمویانەکەم بە گڕوتینێکی زۆر زۆر بەرزەوە بچن بەرەو پرۆسی دەنگدان هاوکار و هەماهەنگ بن لەگەڵ هەموو چین و توێژەکانە بۆ ئەوەی هەمووان بچنە سەر سنووقەکانی دەنگدان سنووقەکان سەوزکەن بە دەنگی باش. یەکێتی بۆچی پێت خۆشە یەکێتی سەرکەوێ کاک؟ یەکێتی نیشتیمانی کوردستان تاکە حیزبی سیاسیە کە لە ڕابردووە بینیمانە هەم ڕۆڵی سەرۆک مام جەلال هەم ڕۆڵی سەرۆک باڤڵ بۆ موچە بۆ هەموو مافەکانی گەلی کورد هەنگاوی زۆر زۆر باش و پیرۆزی ناوە. دەست خۆش فەرموو فەرموو. سڵاوتان لێبێ. سڵاو لە تۆی بەڕێز. سپاس. دەستخۆشی بەرنامەکەتان لێکەم. چێ ئەو لۆگۆ؟ کاک باڤڵە. کاک باڤڵە. کاک باڤڵت خۆشەوێ؟ طبعاً. بۆ؟ سەرۆکێکی گەنجە ئێمە هەمومان گەنجین و لەوەتەی بژیت. چی تێ بۆ کاک ئاراس بۆ لیستی 222 خەریکە ئەڵێم چی تێ بۆ 22؟ یەکەم جار دەستخۆشی لە ئێوە زۆڵم حەزم لە جۆڵێ یەکەم جار دەستخۆشی لە ئێوە کەم و دەستخۆشی لە کاگاراسی شەکەم بەڵام من پرسیارێکم لێ هێبوو من وەکو گەنجێک کە هاتوون پرسیار لەو ئەەکەم ئەمەوێ بزانم تۆ کە ئەچیتە پەرلەمانی بەغا لەوێ چی بۆ ئێمە ئەەکەیت؟ بۆ گەنجان بۆ گەنجان چی بۆ ئێمە ئەەکەیت؟ باشە چەند گرنگە گەنجان لە دەورێکی نیشتیمانی کوردستان ویستی 222 کۆ ببنەوە؟ زۆر زۆر گرنگە لەبەر ئەوەی بتەوێت و نەتەوێت ڕاستە ئێمە پێشمەرگەی دێرینمان هەیە زیندانی سیاسیمان هەیە شەڕی خۆیان کرد چوزانم ئەو تاقە و وزەی کە پێیان بوو تەواو سەرفیان کرد سوپاسیانەکەین بەڵام لە ئێستەوە زەڕورە کە ئێمەی گەنج بینە ناو کایەکانەوە ئێمەی گەنج بینە پێشەوە ئەو تاقە وزەی کە تیامانەیە بۆ حیزبەکەمان بۆ وڵاتەکەمانی سەرفکەین تکاتان لێکم گەنجان کوڕان یعنی لە ماڵەوە بۆچی دانیشن وەرنە ناو کای سیاسیەوە ئێمە هەر لە ماڵەوە دانیشتنەڵین وەزعەکە ناگۆڕێ فڵان نییە ئەم شت نییە بەڵام ئێمە گەر هەر لە ماڵەوە دابنیشین و سێری شاشی تەلەڤیزۆن و لە پشتی کیبۆردێک و مۆبایلێکەوە تەبعەن وەزعەت هەیە بە لیستی 222 بە سەرۆکاتی سەرۆک باڵ بۆ کۆی کارەکان لە بەغدا لە ماوەی ڕابردوشتی نیشانداوە کە جێ دڵخۆشی بێ بۆ خەڵک هەڵبژاردننی پێشوە بزانم زۆر شتمان بینی و بڕوان ناکەم هیچ کاتێک و لە ڕابردووشە و لە ئێستاشە هیچ جێگرەوەیەک نییە بۆ لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم شتە هەمومانی زانین و سەرکەوتنیەکی بێپایان و گەورەش بەڕێوەی ئەکیدم بژی دەست خۆش باشە چی تر فەرموو یەکێکی تر قسەمان بۆ بکاوکو گەنج فەرموو هەربژی شێرە پیاو سڵاوتان لێبێ دەستخۆشی لە بەڕێز دەکەم کاک زانا بۆ ڕێخستنی ئەم بەرنامەیە و سوپاسی تاوای ستافەکە دەکەم بە خێراتنی کاگاراسی ژەکەم من ئەوەی لە کاگاراس تێگەشتبم ئەوە ئێوێ بێتە نوێنەری کەسوکاری قوربانیان یعنی شەیدان و ئەنفال کراوان ئەی نابێتە نوێنەری ئەمە وەک پێشمەرگە من خۆم پێشمەرگەم پێشمەرگە بەڵێ ئەویش وەڵامەداتەوە ئەو باسی لەوە کرد باگراوندی کاکاراس خاوەنی 22 شەیدار خۆی دەرچووە بینیت لە سەرەتاوە کە باسی کرد چۆن دڵی پڕ بوو خوانەکە ئێمەش دڵمان پڕ بڵێ بێنێ بەرچاوی خۆت کە تۆ 22 کەس لە خانەوادەکەت ئاواکەی خوشکە نییە ئاواکەی برا نییە باوکە نییە دایکە نییە ئەمە بێت ئەنی هە قسەکردن دڵت پڕەکە ئەگەر خۆت لە ناواقعەکەی بی یەکێتی خەڵکی ئاوای کاندید کردووە بۆ لە معاناتی خەڵک تێگا هەموو چین و توێژێک تێگا ئەمە لەسەر مەسەلەی پێشمەرگە و چین و توێژەکانی و گەنجانیش ئەو خاتونی ژۆ پرسیارێک بەڵام چی تێ بۆ لیستی 222 هیوای سەرکەوتنتان بۆ خوازم من مەبەستم لەوە بۆ چۆن نەتوانێت مافەکانی ئێمە وەک پێشمەرگە پێێنێ لە بەغداد دەست خۆش
لە خزمەتتان دەست خۆش دەست خۆش دەست خۆش چیتر چێتر قسەیەکمان بۆکە فەرموو سڵاتان نەبێت سڵاو لە تۆی دەستخۆشی بەرنامەکەت لێکین کاکزانە بە خێراتنی کاک ئاراسەکەین هیوای سەرکەوتنت بۆ خوازم ئێمە وەکو گەنجان زۆ خۆشحاڵین کە لە دەوروبەری لیستێک لە خزمەتی لیستێکە کۆبوونێتەوە کە هەر لە سەرەتای دامەزراندنیەوە سەرکردەکانمان گەنج بوون وەکو ڕەوانشاد مامجەلال و سەرکردەکانی هەڤاڵان کە دەستەی دامەزرێنەر بوون گەنج بوون و ئێمەش وەکو گەنجان لەسەر ڕێبازی هەڤاڵانمان هەڤاڵ مامجەلال بەردەوامین هیوای سەرکەوتن بۆ 222 ئەخوازم هیوادارم کە گەنجان پشتیوانی تەواوی لیستەکەی یەکەتی نیشتیمانی کوردستان بکەن و تاکە لیستە یادخود ئەتوانین بڵین تاکە حیزبە کە دەتوانێت داکۆکی کاری سەرەکی سەرجەم چین و توێژەکان بێت مافی هەموو چین و توێژەکان بەدەست بهێنێت هیوادارم کاگاراسیش بتوانێت داکۆکی کاری سەرجەم چین و ئەمە ناوی توێژەکان کاگاراس نییە من بەغەڵەت پێم ئەمە ناوی 22 سەرکەوتوبی چیت هەیە دیان بۆ چوونە چێ لەسەرەوەی کە سەیری کە ئێمە ئەبینین پزیشکی تایە دادوەری تایە مامۆستای تایە مەسەلەن ئەوە تا پێشمەرگەی تایە مەسەلەن تاقانەی کیمیابارانی تایە ئەمە چی بە ئێوە ئەڵێ وەکو گەنج لە ناو لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەموو بازنەکانە زۆر ڕاستە وەکو ئاماژەم پێدا یەکەتی نیشتیمانی کوردستان لە سەرەتاوە هەڵقوڵاوی سەرجەم چین و توێژەکانی کۆمەلگا بوو بۆ داکۆکیکردن لە سەرجەم مافەکانی کۆمەلگا و ئێستش دەبینین کە سەرۆکێکی گەنجمان هەیە سەرۆک پافڵ کە داکۆکی کاری سەرجەم چین و توێژەکانە ببێت ئەوەی کە گوێ بە ئەوە بات کە شتەمەنێکە و چ ڕەگەزێکە و چێ لایەنێکە ومێدت هەیە بە کارەکانی سەرۆک بافڵەوەی خۆی ئەڵێ ئەوەی ئەیڵێ جێبەجێکات بێگومان ئەوەی کەوتوێتی جێبەجێ کردو و هەرواش ئەبێ و ئومێدی تاڵمان بە 222 هەیە و هێزی تۆین لە بەغدا بەژێت بەژێت دەست خۆش دەست خۆش چیتر بەڕێزان لۆگۆیەک لێرە داوە وەرە دوو قسەمان لەسەرەوە بۆ بکە ماشەڵا و گەنجە جوانانە هەر ئینسان دڵ یەکرێتەوە کاگاراسا من و تۆش گەنجین جێگەی فەخر و شانازی تۆزە قژمان سپیوە بەسەر گەنجینە شانازی بەو سەر سپێتیشەوە بێگومان فەرموو یەکەم سەلام لە کاگاراسی شەکەم بە خێراتنتان بۆ کردین من سوپاس دەکەم ئەمە کاک بافڵە ئەمە جەلالە سەرۆک مامجەلالە بەڵێ بەڵێ بۆ چوونت لەسەر لیستی 222 چییە وە گەنجێک وەڵا هەتا ئەم دەقەیە من شانازی پێیانەوەکەم سپاس بۆ ئەو هەوکارێنی کە تا ئەم دەقەیە کردویانە بەزە داهاتوش بە هیوای ئەوەین کە ئەوەی کە تا ئەم دەقەیە کردویانە نەیبچڕێن بەردەوام بێ بەڵێ تا ئێستا بەدڵی ئێوەیە لەخوا بەزیابێم زۆر باشە چی تێ بۆ کاک ئاراس کە تاقانەی هەڵەبجێ کیمیابارانە ینی 22 کەس لە کەسوکاری شەهیدە یەکەم شت نازانم چۆن توانیوێتی دەرباز بێت لەو ئازاری کە هەی بووە چووکە بەڕاستیەوە شتێکە ناوترێ بەدەم هەستی پێ ناکرێت خۆی نەبێت من تەنها ئەواڵم کە ئازایەتێکی هەیە باوەڕ ناکەم کەس هەتا ئەم دەقێژ دەگمەن هەی بێم یەک دووش سپاسێکم تا و دەقی کە ئێستا کۆڵی نەداوە چووکە هەندێکێ تۆزەکە بینێت و کۆڵەیەت ها وزەی لێ بڕێ ئێستا سپاسی ئەوەی لێکم کە تام دەقی وزەی لێ نەبڕا و وزەش ئینشاڵڵا لێ نەبڕێم چەپڵێک بۆ کاگاراس و سەرجوانەکانی تۆ هەربژی مامۆستا ئەو دەڤەرە خاتونەکان قسێک ناکەن دەست خۆش بابینەوە قسێکتان هەیە ئاگادارم بکەن کەەوە پێم بڵێن کاک ئاراس باسی ئەوەیان کرد وتی کاگاراس چیەکا بۆ چوین و توێژەکان چیەکا بۆ ئێمەی گەنج من خۆم کوڕی گەنجەم هەیە لە گەنجەکەی خۆمەوە سێری ئێوەکەم بەغدا قەدرێکەکات لە هەرێمی کوردستان لە مێژووی ڕوخانی سەدام حوسێن تاییسە هەرێمی کوردستانی بێبەش کردووە لە سادەترین شت بۆ گەنج ساڵانە بەلایەنی کەمە 100,000 کەس دامەزرێنێ لەسەر قوتی هەموو گەلانی عێراقە هەرێمی لێ بێبەش کردووە بە دڵنیایەوە ڕاوەسم بەرەو ڕوویان مافی هەرێمی کوردستان و پارێزگای سلێمانی بە تایبەتی داواکەم ئەوەی یەک بەشێکی داواکاری گەنجان لە وەزارەتەکانایە ئەو وەزارەتانی کە هەیە بتوانین چۆن پرۆژە بێنینە ناو پارێزگای سلێمانیەوە بە هەموو چنی توێژەکانیەوە ئەو گەنجە تازە هەڵقوڵاوانەی کە ئێستا
گەنجێک هاتووە کە هێندە بەهێزە ئەوانەی ڕابردوومان بەغیلی بەوە بین کە ئەو گەنجە زیرۆک و بەتوانایە هەیە من بۆ خۆم لەبەرەوەی تەمەنی مناڵیم بە نەهامەتی بردووەتە سەر کارەکەم مناڵی کورد مناڵی هەڵەبجەی ئەو نەهامەتەی من بینی و نەیبینێتەوە جارێکی تر هەرچی دەتوانە بێ بۆ گەنجێکم ئەو هەواڵە گلەی کروتیەی بۆ پێشمەرگە من خۆم یەکێکم لە کەسوکاری مەفرەزە سەرەتایەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان دامەزرێنەری حەو پێشمەرگەکە دوانیان پورزا و ئەمۆزای منن هەموو تەمەنم لە ڕێخستن و لە پێشمەرگایەتیا بردۆ سەر ژمارەیەکی زۆر قوربانی پێشمەرگەم هەیە ئێستا هەرێمی کوردستان چەندە بەهێز بێ ئەگەر پێشمەرگە نەیپارێزێ ناتوانێت بەپارێزرێت هەرێمی کوردستان لەبەرەوە پێشمەرگە یەکەم دانیشتنم کە کردومە لەسەر مەسەلەی بەکاندید بووم لەگەڵ پێشمەرگە دێرینەکانە دانیشتوم چیتان بۆ بکەم کە ڕۆژتم گەر خوا پشتیوان بێ داواکاری و داخوازیەکانی پێشمەرگە لە هاوکاریکردنیان لە مناڵی چۆن سەربازێکی عێراقی مناڵەکانیان لە زانکۆکانە وەرەگیرێ بۆ پێشمەرگەیەک مناڵەکەی لە زانکۆ وەرنەگیرێ بەوەی کە ئەیەوێت چۆن پێشمەرگە چارەسەرێکی بۆ ئاسکەرێک چارەسەرێکی بۆ ئەکرێ بەو هەموو ئیمکانیەتەوە لە ڕووی موچەوە جیاوازن لە ڕووی سەربازیەوە جیاوازن لە ڕووی هاوکاریەوە جیاوازن تەنها ئەوەنەیە ئەمە پێمانەڵێن پێشمەرگەی کورد ئەوانیش پێیانڵێن سەربازی عێراقی بەڵێن بێت لەگەڵ سوپای عێراق لەگەڵ کام سەرکردیانەیە دانیشم داکۆکی لە پێشمەرگە بکەم پێشتر تەجروبەی ئەوە هەبووە لەگەڵ سەرۆک کۆمارە لەگەڵ سەرۆک مامجەلالە جیاجیاکان هەمیشە وجودتان هەبووە لەگەڵ جەنابی مامجەلات چی لێ بەغا بۆ چەند جارێک بە تایبەت لە یەکەم ئەحساسی کاک ئاراس کە داخڵی ناو بەغدا بوو یەکەم جار دوای ئەوەی کە لە بەغدا قەراری چمیابارانی هەڵەبجە دراوە کە سوکاری هەمووی تا شەهید بووە قەراری ئەنفال دراوە قەراری ئەو هەموو ئازارە بەرامبەر بە کورد چه ئەحساسێکت هەبوو کە چوویتە ناو بەغدا لەسەر کەیسێکی جینۆساید بوو کێشەیەکی تێکەوت بوو دۆسێکی میابارانی هەڵەبجە هێرۆ خان تەمەدرێژ بەوای کردوتی مام داواتەکە لە بەغا تیمێک لێرەوە ڕۆشتین ئەو کاتە کاکۆسرەتیشمان لەگەڵا بوو چوینە بەغا من یەکەم جارم بوو کۆشکی کۆماری ببینم کۆشی کۆماری ماموتی ئەمە ئەو شوێنەیە کە حکمی کیمیاباران و ئاداماتی گەلی کوردی تیادراوە جەنابە لەسەر کورسیە دانیش تەمان من ناتوانم بچێکی مام دانیشم بەس مەبەستی کورسیەکەەوە بوو لە بەردەرگای کۆشکی سپیا پێ بکەنە کۆشکی عراقیە زۆر بێتاقەت بوو هێرۆخان هادووتی شاگەشکە بە سەرە کۆمارەکە کووردە ئەوە گەورەی بوو بۆ من کە بەڕاستی سەرە کۆمارەکەم جەنابی مامجەلال بوو سەرۆکایەتی عێراقێکی کرد عێراقی پاراست کە لە مێژووی گەلی کووردا کەسێک دروست نابێتەوە بڵێ من مامجەلال کە تاوانباران لە قەفەزی دادگا بینی من حەڤە ڕۆژ لە بەغدا لەگەڵ ژمارەیە لە قوربانیەکان مامەوە خوشکبرا شایەت حاڵ چوین لە بەغدا ماینەوە لە ناو دادگا بۆی شایەتی لەسەر ینی خۆبەخشانە ڕۆشتین ئەوە نەبووین ینی کەوتیان محکەمە دروست بووە بۆ دادگایکردنی ئەو تاوانبارانەی کە تاوانیان بەرامبەر بە گەلی کورد هەم لە ئەڵەبجە هەم لە ئەنفال هەم لە فەیلیەکان هەم لە بەرزانیەکان ئێمە تەمان بەداخەوە حکوومەتی عێراق دەستێکە بوو لەناو حکوومەتی عێراقیا دۆسیەی هەڵەبجەی ون کردبوو جارێکی تر دەستمان پێکردەوە هەر ئەو کاتە یەکێتی نیشتیمانی کوردستان تیمێکی پارێزەری نار جارێکتر بۆ هەڵەبجە و بە سەرۆکایەتی خودی جەنابی مامجەلال و کاکۆسرە دەو کاتە سەرۆکی ئەنجومەنی وەزیران بوو چوین مەلەفەکەمان زیندوو کردەوە جارێکی تر خسمانەوە بەرباس و محکەمە بەڵام تاوانبارەکانەوانی کە لەوێ بوون عەلی حەسەن مەجید و سوڵتان هاشم و ژمارەیەک لەو تاوانبارانە ینی بە بەڵگە توانیم بیسەلمێنم لەبەر دەمی دادگا کە فعلا سەدام حوسێن کیمیایی وەشانووە عەلی حەسەن مەجید بە منی وتی بە عەرەبی پێی وتی شو عندك أدلة يعني شو بلغيت الطيارة العراقية اللي وقع بداخل حلب طبعا بكردية كايوتي بلغت شيكا عراق كيميائي وشانوه خۆشبەختانە تاریخی عراقی کەوت لە چوارم ڕۆژی کیمیا بارانەکە کەوتە خواردنەوە کەوتە ناو هەڵەبجە بە چەکی کیمیاویەکەەوە بە 2 ساڕۆخی بۆم بۆ بە ئاڵا کۆنەکەی عراقەوە و فڕۆکەوانەکەشی گیرە ئەوەی کێ بوو لە بەڵگەهارە بە یازەکان هەر لە ڕێگەی یەکێتی نیشتیمانی کوردستانی سە ئەو فڕۆکەوانە ئەگەر شایەت حاڵ ماوە هێنامەت بردمانە ناو دادگا شایەتی لەسەر هاوڕێکانیە کە فعلەن تەمەنەوە بەشداری لە کیمیا بارانەکان نەکردبوو هێنامەت بردمانە بەغدا لە بەرامبەر تاوانباران ڕاوەسایەوە کە لە معسکەرەکانی عێراق و فڕۆکەکان هەڵساون بەرەو هەڵەبجە لەبەرەوە من پرسیارە ڕوونکردنەوەیە بۆ ئەو بەڕێزە
من ئەچمە بەغدا تەنها نوێنەری هەڵەبجە نیم نوێنەری هەموو تاک بە تاکێکم بەڵام سەرەکیتریان هەموو پارێزگای سلێمانی کاکە من سلێمانی بە خۆشەویستی عاشقی سلێمانی بەمانای کەلیمە من خاڵۆژنم کچی مەڵکەنیە لە کیمیابارانی هەڵەبجە شەهید بووە من تەلەبەی خوێندکاری پۆلی مەکتەبی سیروانی ساڵەکانی 74 و 75 پۆلی 1 و 2 سەرەتاییم لە ناو سلێمانیە جەستەم لە ناو سلێمانیە بەڵام شەهیدەکانم لە هەڵەبجەیە من سلێمانی و چەمچەماڵ و گەرمیان و قەڵاتزێ و هەگبەی سەرشانم کاک زەنە زۆر قورسە منە بێ قەزێ سەی سادق تەقێنراوەتەوە تەختکراوە ئێستا با منە و پرسیارە لە کاک ئاراس ئابی بکەم ئەگەر جانتا ئەگە پێچیتەوە دەرچووی بۆ ئەنجومەی نوێنەرانی عێراق چەند مەلەفی زۆر دیاری لەڤەری پارێزگای سلێمانی ئەخەیتە ناو جانتاکەت یەکەم ئەگەر موچە بە هەمان شێوە بێ کاری سەرەکیم لەگەڵ تیمەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان داکۆکیکردنە چکەی مرۆڤ سیاست بۆکە سیاست بۆ لەو پۆست و دەسەڵاتە کاتێک کە تۆ سیاستێکە گری دەدەست بۆی داخوازیەکانی چواردەورەکە و بێنێتە دی یەکێتی نیشتیمانی کوردستان کاتێ ئەم ئەندامانە دەستنیشانەکە بۆ تەواوکردنی ئەو پلۆپۆ ئەو داواکاری ئەو هاوڵاتیانە کە جێبەجێ بکات سەرەکی ترین کار کە داوای بکەیت دوانە خستنی موچەی فەرمانبەرانە ئەو داواکاری و داخوازیانە کە لە ڕابردووە جەنابی کاک پاڤڵ ئەو پیاوە گەنجە بە یەک سەردان کێشەی زۆربەی زۆری موچەی چارەسەر کردووە ئەمە هەنگاوی یەکەم هەنگاوی دووەم ئەبێ من بگەڕێمەوە بۆ لای چین و توێژەکان ئەبێ بگەڕێمەوە بۆ پارێزگای سلێمانی و پارێزگا تازەکەی هەڵەبجە لەگەڵ چین و توێژەکانە دانیشم من بەشێکی هەگبەی ئازارەکەم پێیە بەڵام پێچێک گەنجەکان پارێزەران دکتۆر ئەمانە تەواوکەر من لە داواکاری و داخوازیەکانە بۆی منیش بەیەکەوە لەگەڵەوەی خۆمە تەکمیلی ئەو داواکاریانە بکەم لێتان ناشارمەوە لە ناو خاکی عێراقا پەیوەندێکی زۆر بتەوەم لەگەڵ لایەنە عەرەبیەکانە هەیە من بەشێکی داواکاریەکانم لە ڕێگەی پەرلەمانەوە کرێ بەڵام دڵنیا بن هاوڵاتیان دڵنیا بن بەشێکی داواکاریەکانە بەیانی تەندروستی سلێمانی پێویستی بە داواکاری بێ هەرگیز چاوەڕە ناکەم پەرلەمان قرارێ بە تا هەڵسەی سلێمانی بگاتە نەخۆشخانەی شارەوە نەخێر لەگەڵ وەزارەتی تەندروستی بە حوکمی قوربانیەکانم دەرگام بۆ کراوەیە بە ئێستەشەوە بچمە هەر وەزارەتێک داوای هەر شتێک بکەم بۆ پارێزگای سلێمانی بۆ سنوورەکەی خۆم دڵنیایی هاوڵاتیانەکەم ئەرچی نوێنەرایەتیت بینیوە بەڵامەتێ بیتە چوارچێوێکی یاسایی ئەمێ بە یاساییەکە جێبەجێ بکەم و لە ڕێگەی یاساییەکەەوە ئەمەوە بەجددی ئەو تەمەنی کەماومە بیکەمە خزمەتی قوربانیانی ئەو دەبەرەی کە زۆرترین قوربانی تیادراوە کە پێڵەن پارێزگای سلێمانی زۆرترین قوربانی لە سلێمانی لە هەموو کوردستانە لە پارێزگای سلێمانی بستێ خاکی تیانە قوربانیدە وەرە سەیری چەمچەماڵ کە بەشی ڕۆژاوای هەمووی ئەنفال کراوان وەرە بۆ گەرمیانی هەمووی ئەنفال کراوان وەرە بۆ ڕۆژهەڵاتی هەڵەبجە و شوێنەکانی ترەوە سێوسێنانەوە قەڵاتزیێ سێرکە ینی هیچ شوێنێکی نەماوە دەبەری قەڵاتزیێ و ڕاپەڕین یەیتەوە بۆ سەی سادق و بۆ پێنجوێن هەمووی ئەڵغام کراوە یەیتەوە بۆ ناو سلێمانی یعنی ئەوەی مێژووی سلێمانی نەزانێت بە دڵنیایی و گونا حەباز لە سلێمانی بکات چ شەوێکە بۆ لە ساڵەکانی 74 و بەرەو ژوورەکە شۆڕشی نوێی گەلەکەمان دروست بووە یەکێتی نیشتیمانی کوردستان فیشێکێکی لە کوچە و قوژبنێکی قڕگە و سەرچنار و چواردەوری سلێمانیان نەتەقان بێت چش کوچەیەگەی شەیتیان نەدراوێت بژی بۆ ئەو تێکۆشەرانەی ئەوێ ڕۆژێ لە سلێمانی لە شەوە تاریکەکان و لە ناو دڕندەی ڕژێمی بەعسا هاتن لە ناو شاری سلێمانیە خەویان لە چاوی بەرپرسە باڵاکانی بەعز ڕام بوو ئەو گەنجانی لە سلێمانیە کاتی خۆیان لە ساڵەکانی هەشتا ئەو گەنجە قارەمانی لە پارێزگای سلێمانیە هەبووە بە هەموو سنوورەکە و هەورامان و شارە سوورەوە بەڵام من بۆ خۆم شایەتی لەسەر گەنجەکانی سلێمانیە دەم ئەو گەنجە قارەمانی لە ناو سلێمانیە چالاکیە کردو لە مێژووا دروست نابێتەوە بێگومان دەست خۆش کاگاراس کەواتە کەسێک ئەو هەموو معاناتە بزانێ ئەو هەموو کێشەیە بزانێ ئەو هەموو مەلەفەی لابێ بەڕاستی ئەبێت چ هەکبێکی پڕی پێبێ بۆ ئەو ئەنجومەنی نوێنەرانە من باوەڕم وایە ئەگەر لە پەرلەمان تەنها ڕاوەسانم بۆ خۆی پێناسەیە بۆ ئەو تاوانی کە ڕژێمە یەک لە دوایەکان بەرامبەر بە گەلی کوردیان کردووە ئەگەر تەنها پێناسەیەکی من بکرێت خۆم بتوانم پێناسەیەکی ئەو تاوانانە بکەم کە بەرامبەر بە گەلی کورد کراوە پێم وانە هیچ کەسێک جورئەتی ئەوە بکە بەرامبەر گەلی کورد جارێکی تر سەربەرزکاتەوە هیچ عەرەبێک بتوانێت جارێکی تر مافی گەلی کورد بخوات ئەوانەی کە لە ڕابردووە هەندێک لە قیادەکان کە لەگەڵ قیادی عێراقیە دانیشتون ئەوەنە بە شەرمنانە هەڵسو کەوتیان لەگەڵ عەرەبەکان ناکردووە بە درڕدەترین ئەو قوتبڕینەی کە ئیسەبراوە ڕاستە بەشێکی پەیوەندی بە هەرێمی کوردستانەوەی خەلەلەکە بەڵام بەشێکی پەیوەندی بە عێراقەوە هەیە ئەبوو حکوومەتی عێراقی هەرگیز جورەتی ئەوەی نەکردایە موچەی هاوڵاتیان و فەرمانبەرانی ببڕایە لەبەرەوەی ئەو دەسەڵاتی کە دروست بووە لەسەر خوێنی قوربانیەکانی گەلی کورد دروست بووە ئەو دەسەڵاتی کە ئیسە قوتی هەموو چەدا هەم قوتی هاوڵاتیانی بڕیوە کە بەو نەهامەتیە بە سێ مانگ جارە پارە ئەنێرێ
لەگەڵ ڕێزما بەشێکی پەیوەندی بە خۆمانەوە هەیە بەڵام پشکی سەرەکی دادگا سەلماندیەتی کە نابێ موچە و قوتی خەڵک تێکەڵاو بە ململانە سیاسەکانی ناو هیچ لایەنێکی عێراقیەکەن ئەگەر ئێمە عێراقین واجبێکی سەرەکی حکوومەتی عێراقیە بە یەک چاوسێری تاک بە تاکی عێراقیەکان بکات نەک جیاوازی بکات لە پێدانی موچەی مانگەکانە و ئاگای لە فەرمانبەران نەبێ بە دەیان برینداری بالیسان و جافایەتی و هەڵەبجە و ئەنفالکراوەکان دەیان دایکی بەژمەینەتی ئایلەی شەهید و سەنگەر و برینداری سەنگەر و پێشمەرگە هەیە کە چاوەڕێی 150,000 و 250,000 دینارەکات بە نەخۆشی و پێویستی بە دەرمان هەیە سێ مانگ جارێ ئەبێت چۆن ئەو بەرپرسانی بەغا خەویان لێ بکەوێت گەلێک بە نەهامەتی بە برسێتی ژیان بەرێتە سەر. دەستخۆش جا کاگاراس بینیت ئەو گەنجانە چوونێ ئەوێ پرسیاریان لە تۆ کرد ئەگەر هاوڕێیانە بتوان مایکەکەم بۆ بێننەوە بۆی کاگارازیش بڕوا لەوێ چی بەخۆی ئەڵێ بۆستە با ئەوە جێبەجێک ئەو مایکەکە بێنینەوە بابەتەکەمان ئەزانی مەسەلەن حساب کە کاکاراس هەر لێرە دانیشتووە بەڵام تۆ لە بری هاوڵاتیە چیت پێ ئەڵێ چی بە خۆت ئەڵێ ئەڵێ چی بکە چی بکەی لەوێ چۆن بتانی نوێنەرایەتی 22 شەهید بکەیت چۆن بتانی نوێنەرایەتی کە سوکاری هەزاران شەهید بکەیت کە پێشمەرگەی تایە مامۆستای تایە ئەندازیاری تایە قانونی تایە کاسبی تایە هەموو نوع کەسێکی تایە حەزبێکی تایە کە هەموو گیانی برین و ئەو رازنشەوە فەرموو بژی کاگاراس باش ئەمە کاکاراسە کاندیدی ژمارە 22 لیستی 222 لە پارێزگای سلێمانی ئەمە خۆی کەسایەتێکی معنەوی لێرە دانیشتەوە بەڵام چی پێ ئەڵێ گریمان تۆ هاوڵاتیشت من ئاراس پێت ئەڵێم تۆ یەکێتی نیشتیمانی کوردستان تۆی کاندید کردووە داکۆکی سەرسەخت بکەیت لە مافەکانی گەلی کورد و پارێزەرێکی سەرسەختی سەرجەمچینی توێژەکان بە خیانەت لە یەکێتی نیشتیمانی کوردستان و هاوڵاتیان مەکە خیانەت لەو خەباتە مەکە کە مامجەلالی سەرکردە دروستی کردووە خیانەت لە چین و توێژەکە مەکە کە تۆ بوویتە قوربانی خیانەت لە شەیدەکانی خۆت مەکە. دەستخۆش کاگاراس بفەرموو بۆ ئێرە بفەرموو بۆ ئێرە دەستخۆش کاکاراس حەزمانە کرد زیاتر لە خزمەتە بین سوپاس دەکەین ئێوە جێگەی فەخرن هەمووانەی کە لەو نیشتیمانە کامە کامێرە بۆ من کاک قوربانیان بەخشیوە نەهامەتیان بینیوە بەڕاستی جێگەی شانازین جێگەی فەخرن ئەو پیاوە لێرە کاندیدی ژمارە 222 و خۆی ژمارە 22 لە پارێزگەی سلێمانی ڕێکەوتەکە وایە پێش بەرنامەکە قسەیشی بۆ باس کردم حەزەکەم لە کۆتای ئەوە بڵێیت وتی برادران پێیان وتوم کە هەڵبژاردنمان کردو بۆ ژمارەکان ئەوم بۆ باسکەیت دیارە من لە دوای تاوانی کیمیابارانی هەڵەبجە لەسەر دەستم هەرچەنە و کاتەوە مەرحەلەی گەنجێتیە بەڵام ئەحساسێکم هەبوو کە هەستمە کرد ئەگەر بگەڕێمەوە بۆ سلێمانی پێچێ تووشی حکوومەتی عێراقی و کاتە هەچ کەسە هاتەوە فیرار بووە بردیای عەدامیە کردیا پارەی فیشەکانیشی لێسن وتم ئەگەر کوژران بۆی بمناسنەوە من نووسیومە لەسەر دەستم من خاوەنی 22 شەهیدم لەسەر دەستم ئەو کاتە نووسیم 88 نووسیمە خاوەنی 22 شەهیدم ئەو ڕۆژەی کە دەستنیشانی ژمارەکان کرا زۆرێک لەو هەواڵانە لێوێ بە یەکەوە بنزیکەی 100 کەسی لێ بووە لەناو تۆپەکانە کە دەستنیشانی قورعەکە کرا هەواڵی پرسیوتی ژمارەکە هەستەکەی چەندێ بۆ دەرچێت وتم یا 16 یا 22 شەهیدەکانیم یا 88 دوای دقەیە دەستپیاکردن ڕقەمەکە کە هەڵم بچڕی کامێرەکان شایەتن ژمارە 22 بۆ دەرچوو هاوتای ژمارە کەواتە هەمووانەی کە دەنگە دەم بە هەموو ئەمەوێ هەمووتان دەنگ دەم بە لیستی 222 هێزی تۆین لە بەغدا و خەڵکی وەکو کاک ئاراس ئابدی تێدایە کە ژمارە 22 خاوەنی 22 شەهیدە حزبەکەتان و یەکێتی نیشتیمانی کوردستان کۆمەڵێک کاندیدی دیاری کردووە کە ئەتوانن نوێنەری مافەکانی ئێوە بن کاک ئاراس ئەگەر قسەیەک نەما بێ گەرنا من کۆتایی پێ
سوپاسی بەڕێستەکەم سوپاسی ئەوەکەم کورسات ماڵی ئێوەیە ئەو بەرنامە تایبەتەشمان کۆتایی پێات هەموو لایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ سوپاستان دەکەین